نزیکەی 2 هەفتەیە بارزانی هەرێمی کوردستانی جێهێشتووە، گەشتێکی بۆ وڵاتانی ئەوروپا دەست پێ کردووە، بەڵام جگە لە کۆبنەوەکانی لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا و سەردانەکەی بۆ فەڕەنسا، هیچ کۆبوونەوەیەکی بارزانی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەوروپا بڵاو نەکراوەتەوە. لە گەشتەکەیدا بۆ وڵاتانی ئەوروپا، دوای تورکیا، فەڕەنسا یەکەم وڵاتی ئەوروپایە کە بارزانی لەگەڵ بەرپرسە فەرمیە باڵاکانیدا کۆ دەبێتەوە. شەڕی داعش و هەرێمی کوردستان دوای داعش لە تەوەرە هەرە گرنگەکانی کۆبنەوەکانی بارزانیە لە پاریس. بارزانی لە فەڕەنسا ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 5 ئێوارە لە کۆشکی ئێلیزی لەگەڵ فرانسۆ ئۆلاند سەرۆکۆماری فەڕەنسا کۆ دەبێتەوە، هەروەها لەگەڵ ژان ئێف لۆردیان وەزیری بەرگری فەڕەنسا و سەرۆکی شارەوانی پاریسیشدا کۆ دەبێتەوە. گۆڕانکاریێکی گەورە بەڕێوە لە ناوچەکە لەگەڵ هاتن نزیکبوونەوەی وادەی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ لەبەرەوە سەرۆکی فەڕەنسا خۆی دەیەوێت بیزانێت لە خودی سەرۆکی هەرێمی کوردستان کە خۆشی سەرۆکی هێزی تێکدارەکانی پێشمەرگەی کوردستانە ئەو گۆڕانکارانەی کە ڕوودان لە ناوچەکە لە ڕاستەخۆبی بیستیت باسی پەیوەندەکانی هەرێمی کوردستان دەکەن بێگومان باس شەڕی داعش و ئازادکردنی مووسڵ و هەروەها باسی ئاوارەکانش دەکرێت و هەروەها پرسی هەرێمی کوردستان لە دوای داعشەوە چۆن دەبێت چونکە خۆتان دەزانن کە ڕۆژهاتی ناوەڕاست گۆڕانکاری گەورەی بەسەردادێت لە ماوەیەکی نێزیکدا. فەڕەنسا بە یەکێک لەو وڵاتانەدا دەنرێت کە زۆرترین هاوکاری سەربازی لە ڕووی چەک و تەقەمەنیەوە پێشکەش بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان کردووە لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا. هەروەها فرانسۆ ئۆلاند لە 12 نۆی ساڵی 2014دا وەک یەکەم سەرۆکۆماری وڵاتێکی زلێزی جیهان سەردانی هەرێمی کوردستانی کرد، هەروەها بە یەکەم سەردانی گرنگی سەرۆکوڵاتێکدا دەنرا کە لە شەڕی داعشدا سەردانی هەرێمی کردبێت. بارزانیش لە ساڵی 2010 تا ئێستا بە شێوەیەکی فەرمی 4 جار سەردانی فەڕەنسای کردووە. سەردانی یەکەمی بارزانی لە 15 ساڵی 2010دا بوو لەگەڵ نیکۆلا سارکۆزی سەرۆکۆماری ئەو کاتی فەڕەنسا لە کۆشکی ئێلیزی کۆبووەوە. سەردانی دووەمی بارزانی لە 36 ساڵی 2013دا بوو لەگەڵ فرانسۆ ئۆلاند سەرۆکۆماری فەڕەنسادا لە کۆشکی ئێلیزی کۆبووەوە. سەردانی سێیەمی بارزانی لە کاتی شەڕی داعشدا بوو لە 10 شوباتی ساڵی 2015دا بوو لەگەڵ فرانسۆ ئۆلاند سەرۆکۆماری فەڕەنسا تاوتوێی شەڕی داعش کرا و باس لە یارمەتیدانی پاریس کرا بۆ پێشمەرگە لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا. سەردانەکەی ئەمجاری بارزانیش بۆ پاریس بە 4ەم سەردانی دادەنرێت. بارزانی لە 23 ئابی ڕابردووەوە بە سەردانێکی فەرمی بەرە وڵاتی تورکیا بەڕێکەوت و لەگەڵ گەورە بەرپرسانی باڵای ئەو وڵاتەدا تاوتوێی پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە کرا. لە ئەنقەرەشەوە بارزانی گەشتێکی بۆ وڵاتانی ئەوروپا دەست پێکرد، بەڵام تا ئێستا جگە لە سەردانەکەی بۆ فەڕەنسا هیچ سەردانێکی بارزانی بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا بڵاو نەکراوەتەوە. هونەر ئەحسان، NRT